پێش ئەوەی کە کۆڕە ڕوودا بە مەودای نزیکەی 13 ساڵ مسز تاچەر لە حکم بوو، حکمی محافزێکی زۆر تند، زۆرینەی ڕەهای پەرلەمانی هەبوو، لە کۆی 650 پەرلەمان ڕەنگە 400 و کسوریهی کۆنسێڤەتیڤ بوو، یەک دانەیان دۆستی ئەمە نەبوو. ئەو هەموو هەوڵەی دەدرا خەڵکی وەکو ئێمە ڕاستە پزیشک بووم، بەڵام کاتی دوای دەوامم هەم بۆ شتانە بوو. ئێمە خەڵکەکی زۆر بووین لە دەرگەی هەموو پەرلەمانتارێکی محافزمانە بەدەنگمانەوە نەداهاتن کە هەڵەبجە قەوما هەموو زانیمان چێە. یەکەم کەسی هات وەزیری دەرەوەی ئەمریکا گوتی نەخێر چێ دەرە ئێران نییە، بۆ خۆشیان گوێیان لە محادەسەکەی تەیارەکە بوو کە قوملەکەی داعش دەخوارەوە. بەریتانیا بە هەموو ئاگرێگەی لە ئێمە گرت کە بەڵگە بێرین کەوە عێراق جانە لەو ئاستەدا. تەنانەت ئێمە گروپێک بووین چوینە لای هەموو ئەو ئەندامانەی دائیم لە مەجلیسی ئەمن یونایتد نیشن کەوە بەریتانیا فەڕەنسا چوینە سەفارەکان و چوینە لای وەزیرێکی دەرەوەی بەریتانیاش کە چیمان بەسەر هاتووە. لە هەمان ئەو ڕۆژەدا سەفیری عێراق و سەفیری کوێت و سەفیری سعودی بە مبادرەی سەرۆکایەتی سعودی چوونە لای هەمان شەخص گوتیان بە قسەی ئەو کوردانەمەکەن درۆ دەکەن. بەریتانیش پێی ناخۆش نەبوو. ئەوە پشتڕاقیەکە لەوێ بوو.